هاوڵاتێکی عەرەب ئامادەیی دەربڕیوە ژمارەیەکی تابلۆن ئۆتۆمبیلی پارێزگای هەڵەبجە بکڕێت. سەرمایەدارە عەرەبەکە لەو بڕی دیاری کراوە بۆ ژمارەیەک کە 1 ملیار دینارە زیاتر دەدات، ئەویش 1 ملیار و 100 ملیۆن دینارە. ئەو ژمارانەی کە ئێمەی خێلە مزایدەوە بە لەژنەی تایبەتی لە ژمارەیەک یانیواتە ژمارە تاکەکان یەکتانەوە اینجا ژمارەی جووت ئینتا هەندی ژمارە هەیە کە بە حساب تەڵەبی هەیە لەلایەن خەڵکەوە لەسەری و ئەمەش لە مەزادێکی عەلەنیا فرۆشتێ. هەچ کەس دێت ئێمە ئازادە هاوڵاتی عێراقی کە ئەم ژمارەیە بکڕێت، هی هەچ شار و پارێزگایەک بێت، بەڵام ئەبێ ئەمە بە مستەپسەک بێت و بیکڕێت و پارەکەی دەفع بکات بۆی ئەو پارە بچێتە خەزێنە و لە بوارەکانی ئاوادانکردنەوە سەرف بکەین. هەموو کەس ئاسایە بە پارە ئەم ژمارە بکڕێت. عەرەبە، تورکمانە، کلدە، ئاشورە، شیعەیە، سوننەیە، بابلین مەزەبەکەی مەسیحیە، موسڵمانە، یەکەم هاوڵاتی عێراقیە، یعنی تۆ ئێستا سیارێکت پێن سلێمانیە چی بۆ بەغاوە چی بۆ بەسرە، ئەشکرێ بەیانی کاکسێک سیارێکی پێی هەڵەبجێ بچێ بۆ نەجەف بچێ بۆ مووسڵ. هاوڵاتیانی هەڵەبجە بۆ چوونی خۆیان لەبارەی فرۆشتنی ژمارەیەکی ئۆتۆمبیلی پارێزگاکەیان دەخەنە ڕوو، ئاماژە بۆ دەکەن شارەکەیان زیاتر پێویستی بە پێشکەشکردنی پرۆژە و خزمەتگوزاریە. هەر کات ژمارەکان بکرێت بەلایەنەوە گرنگ نییە، داوا دەکەن بە پارەی تابلۆی ئۆتۆمبیلی پارێزگاکە شارەکە زیاتر ئاوادان بکرێتەوە. پێم باشە ئەو جیاوازە دروست نەبێت لە ناو کۆمەڵگا، شتێکی زۆر گونجاوە. ئەو کەسە بۆ چوونی خۆیەتی توانایی هەیە لەوانی خۆشەویستیشی بۆ ئەم شارە هەبێ، پێی خۆش بێ ئەو داهاتە خزمەت بێ بۆ ئەم وڵاتە بۆ ئەم شارە، هیچ جیاوازێکی تیا نابینم. من وەک خۆم زۆر بە شتێکی گونجاوی ئەزانم، زۆر پێم باشەویشە بکێت جیاوازی دروست نەبێت لە بینی هیچ تاشێک لەم کۆمەڵگا، حتا ئەگەر کەسێکی دوورە وڵاتیش بێ، کەسێکی ئەوروپا بێ، کەسێک بێ هیچ پەیوەندێکی بە دین و ئاین و بنەماشۆ نەبێ، مادەم سوود و بەرژەوەندی خەڵکی و هاوڵاتیانی تایە بەگشتی با بێتە پێشەوە ڕێزی لێ بگیرێ. و بەڕاستی هیچ کێشەیەکی نییە، ینی هەر نەتەوەیەک و خاوەنی هەر کەسایەتیەک بێت، گرنگەوەی ئەمە لە ڕێ و داهاتی ئەو تابلوانەی هەڵەبجەوە بتوانین داهاتێکی باش بۆ هەڵەبجە بۆ سنوورەکە بەدەست بێنین و بتوانین چەندین خزمەتگوزاری باشی پێ ئەنجام بدەین. خۆتان نەزانین ینی لە ڕوو خزمەتگوزاری و ناڵەم هیچ نەکراوە، بەڵام شتەکان تا ڕادەیەک لە چاو چاوەڕوانی خەڵکی هەڵەبجەدانین، ئینشاءڵڵا بتوان لە ڕێەوە خزمەتێکی باشتر بەم پارێزگا و بەم ناوچەیە بکەن. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم ژمارەیەکی تابلۆی ئۆتۆمبیلی هەڵەبجە بە 1 ملیار دینار خەمڵاندووە و بەپێی زانیاریەکان لەم مانگەدا لە زیادکردنی ئاشکرادا ژمارە جوانەکان دەفرۆشرێن کە بەشێکیان خەمڵاندنی بۆ کراوە و نرخیان بۆ دیاری کراوە. لە سەدا 80 داهاتی ژمارەکان بۆ پرۆژەکانی هەڵەبجە و لە سەدا 20 بۆ چاکسازی ڕێگەوبانەکانی شارەکە و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ تەرخان دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.